بۆیە کەسانێک لە ڕاگەیاندنەکاندا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دێگاڵتە بە حیجاب دەکات، دێگاڵتە بە ڕیشی موسڵمان دەکات، دێگاڵتە بە شعائری ئیسلام دەکات. والله قد كفرتم بعد إيمانكم. يكسر كافر بوون. سوێن بە خواژنت هەبێ لەمە دوالێت حرامە ژنی تۆنی بە یەکسەر چێشوو بکاتەوە، یەکسەر چێشوو بکاتەوە. لە دینی خوا دەرچوویت کۆتاییت پێ هات. نابەخوا خۆ ئێمە بۆ گاڵتەمان بوو، ئێمە هەر مەسرەحەیەک بۆ حەزمان کرد دڵی خەڵک خۆشکەین پێ بکەن و پێ بکەنن، بەخوا پێ بکەنن، بە ئایەتی خوا بە پێغەمبەری خوا پێ بکەنن. لەمەدا گاڵتە نییە، مەجالی گاڵتەی تیادا نییە. بۆی براکانم دەبیستین لێرە و لەوێ کەسانێک گاڵتە بە نوێژ دەکەن، کەسانێک گاڵتە بە حیجاب دەکەن، گاڵتە بە ڕیشی موسڵمان دەکەن، گاڵتە بە مزگەوت دەکەن، گاڵتە بە بانگ دەکەن کە بانگ دەدرێ، ئەمان نامی کافرن. گومان لەوە دانیە بە نەسی ئایەتی قورئان قد كفرتم بعد إيمانكم. بۆچی؟ ئایا ئامادەن ئێوە گاڵتە بە دایک و باوکی خۆتان بکەن؟ نا. ئامادەن گاڵتە بە سەرۆکی حیزبەکەی خۆتان بکەن؟ دەیکەن؟ ئەگەر گاڵتە بە سەرۆکی حیزبەکەتان بکەن چیتان پێ دەکرێت؟ یەکسەر لە ملتان دەدرێت. ئێستا تۆ دێ گاڵتە بەخوا دەکەیت، دەزانی خوا چێ؟ دەزانی پێغەمبەر چێ صلی الله علیه وسلم؟ دەزانی قورئان چییە؟ گاڵتەی پێ دەکەیت. بۆیە ئینسان کە گاڵتە بکا بە هەر یەکێک لەوانە یەکسەر کافرە. ناوەستین لەسەر ئەوەی بزانین لە ناخی دڵیەوە مەبەستی گاڵتەکردن بۆیان نا، پێویست بۆ ناکات، پێویست بۆ ناکات. خودی ئیستێزاکە و گاڵتەکردنەکە خۆی لە دینی خوا دەباتە دەرەوە. لەسەرەوە ناوەستی هەرێ چێ دەڵێ مەبەستی ئەوە بووە، نا. ئەگەر بێت و گاڵتەی کرد بێت بە شتێک کە ئەو وا نەزانێت ئەوە لە ئیسلامدایە فعلەن، ئەوە جیاوازە، ئەوە جیاوازە. ئەمما ئەو شتانەی کە معلوم من الدین بالضرورة هەموو کەسێک دەزانێت کەمە دینە، دین کاکەمە خوا فەرمیێتی، پێغەمبەر فەرمیێتی عەلەیهی سڵام، بێ گاڵتەی پێ بکەی و لە دینی خوا